تاوی که روژا دوشمه دسته سروکاتی پارلمان کردستان هات هلبجارتن جی جیگر دویم یا سروک پارلمان کردستان مونقه و جی جطور مدیایی یا رودور راگهاند که هینجی دما جوین دویم یا پارلمان و اجنده نوی ندیارن. دما جوین یکم یا پارلمان کردستان دا سروک پارلمان دا خواج فراکسیونان کر که حیا روژا چارشم نونرین خواج بو کمیته یاسایی یا پارلمان دست نشان بکن. داوا لە فراکسیۆنەکان دەکەین کە بە زووترین کات نوێنەرانی خۆیان بۆ لیژنەکانی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکەن بە تایبەتی لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانی کوردستان. پەرلەمان ناتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکا بەبێ لیژنەی کاروباری یاسایی، بۆیە داواتان لێ دەکەین تا ڕۆژی چوارشەممە نوێنەرەکانی خۆتان بۆ لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکەن و بەرزی بکەنەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بە زووترین کات لیژنەی یاسایی دروست بکەین و دواتر هەموو لیژنەکانی تریش دروست دەکەین ئەو کاتەی کە لە دەست چووە قەرەبووی بکەینەوە و هەروەها پەرلەمان دەست بە کارەکانی بکە. یک جه ارکین به این پارلمان کردستانه که دوی نیزی انجام بده چالاکرن و سراسکرن یاسای سروکاتی هرم کردستانه جیگر یکم یه سروک پارلمان کردستان بحثا و یکی کریه که او وکه پدک لگل تفگر گوران یاسای سروکاتی هرم کردستان با آوایی که کوه سراست بکن که سروک هرم کردستان لپارلمان به هلبجارتن و جعالی دستوری و جی جبو که راستی پرسگره کن نبه. بەشێکە لە پاکێجەکانی گفتوگۆکردن ئێمە ئەو تعدیلی کە ئەیکەین تعدیلەکە پێشتر بە قازانجی و تێڕوانینی هەموو لایەنەکان بۆ ئێمە دەستورمان لە پێشە هەوڵەیەن ڕوانگەی پارتی کە لەگەڵ گۆڕانیش ڕێککەوتوین پرسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە شێوازێک تعدیل بکرێت بۆی سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت بۆی مەرحەلە دەستوریەکانی تر لە تەسمی ڕێیزەرا و لە تەکلیفی ڕێیزەرا لایەن سەرۆکی هەرێمەوە بکرێت. ئەمە یەکێکە لە ئەرکە گەورەکانی ئێمە یەکێتیش دێن هەوڵەیەن بێن و لەگەڵیشان قسە ئەەکەین. زۆر سپاس چکەم باوەڕ ناکەم یەکێتیش پێی خۆش بێت کە فراغی دەستوری لەم وڵاتە هەبێ سەرۆکایەتی هەرێم گرنگە بوونی سەرۆکایەتی حکوومەت گرنگە ئەی بۆ هەڵبژاردنمان کردو. پشتی ئیمزاکردن ڕێکەفتنە دناوەرە پەدەکی گۆڕاندا دەستەیە سەرۆکاتیە پەرلەمانە کوردستانê bê beşdariya fraksiyona yenekê hate hilbijartin. Lê pedekê li gel wê yekê ye ku fraksiyona yenekê vegere civîna perlemanê û beşdariyê di pêkanîna kabîneya nû ya hikûmeta Herêma Kurdistanê de bike. Yenekê di daxuyeniyekê di derbarê civîna perlemana Kurdistanê de dibêje ku cihê heyrandinê bû ku Partiya Demokrata Kurdistanê bi alîkariya çend lîsteyên din yên biçûk li dervayê rêkeftina li gel duyemîn lîsteya serkeftî ya hilbijartinan ku lîsteya yenekê ye bi kêmasiyên zêde yên siyasî û yasayî civîna perlemanê saz kir. Her wiha dibêje tîbîniyên wan li ser encamdana wê civînê hene û bi baweriya wan ev yek xizmeta pêşveçûna proseya siyasî û pêşhateyên wê li Herêma Kurdistanê û navçeyên nake. Li hember jî serokê fraksiyona pedekê tekez kir ku ew prose proseyeke yasayî bû. Yek hengav herçî yasazanî ew wilatê bên li proseyê emro li hilbijartinî destê serokayetî boman diyarî bikin yek hengav ke nayasayî bibîtin tiştî wale uzûlî niye. Nasiyasî ta çûne jorî jman bi holî perleman dikav zaman ew bo fraksiyonê yekçetî bên û kandîdî xwe pêşxweş kirin. Duay çûne jorî perleman û hilbijartinî destê serokayetî carekî dîke tekîdman kirdîtەوە kandîdî yekçetî کاندیدی سەرۆکی پەرلەمان بەکاتی هەڵبژێردراوە لەلایەن فراکسیۆنی پارتیەوە. پشتی vê civîna perlemanê tê çavarekirin ku gavên pêkanîna kabîneya nehem ya hikûmeta Herêma Kurdistanê bi lester bibin û gotûbêj û danûstandin di vî werî de xurttir bibin.